لێرەوە بە هەموو لایەکی ڕاگەێنین کە ئەمە مەترسێکی جددیە و ئەو بارودۆخانی کە لە پێنجویان هەن وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئەم شەو ڕایگەیاندووە. پێنجوێنش و سلێمانیش یەکێکن لەو ناوچانەی کە بەرکەوتەیان زۆرە. پێویستە هەمومان چکو وەکو هاوڵاتی چ وەکو کەناڵەکانی ڕاگەاندن چ وەکو لایەنە سیاسیەکان چ وەکو حکوومەت چ لەسەر ئاستی حکوومەتی هەرێم چ لەسەر ئاستی حکوومەتی خۆجێتی و یەکە کار ژێڕیەکان و هاوڵاتیانی خۆشەویست بەیەکەوە ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببینەوە و بۆ چەند ڕۆژێک بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ تیمەکەی لێرە ئەمێنێتەوە بۆی چ دەواازەی نێودەوڵەتی باشماخ کە ئەمڕۆ تیمێکمان بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنی کۆماری ئیسلامی ئێران لە گفتوگۆکردنان بۆ ئەوەی لەلایەن لە ئەوانی شەوا بێ ڕێکاری تەندروستی تۆنگ لە هەردوو بەرەوە بگیرێتە بەر و چ لە مەرزی سەیرانبەنیش ڕێکارەکان بکەین. تیمی تەندروستی ئێستا لە هەردوو ئەم شوێنانە هەن پشکنی نەکەن و هیچ کەسێک لێەوە داغڵ نابێ بە ڕێزامەندی وەزارەتی ناوخۆ نەبێ و کا لە هاوڵاتیانەکەین ڕێگە بەخۆیان نێن کار بە کرێکاری قاچاق بکەن و ڕێبە کاراسانی نەکەن بۆ هاتنە ناوەی قاچاق و هیچ کەسێ هەوڵ نەیە نە بە قاچاق بچێ بۆ دیوی ئێران نە لەو دیویشەوە بێتەوە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتی بۆ ئەم ناوچانە چونکە ئەمە مەترسیەکی تەندروستیە و بێ بەڕوونی هەمومان لە مەترسیەکە تێبگەین و ڕوبەڕووی بینەوە. ڕێ بگرن لەوەی نێڵن هیچ شۆفێرێک بێتە داخلی سنووری ئیداری پێنجوێن ببێ. ئەمە حاڵی یەکەمیان. دووهەم ئێمە ڕێگرتی ڕێمان گرتووە لەوەی تەنکەری نەوت و سوتەمەنی بێتە خوارەوە. بێ هەر یەکێ لەو کۆمپانیانە ئامێری هێناوە ئاڵوگۆڕی تەنکەرەکانەکە لەوێ. هەر کەسێکی تر ئیستیغلالی ئەمەی کردبێ بە ڕێگایەکی تر پەنا بەرێتە بەر ئەوەی تەنکەر بە ناوی مەوادی ترەوە داخڵ بکە بەڕاستی ئەمە ئیجراعاتی لەگەڵاکەین و دەستمان بە لێکۆڵینەوە کردووە و ئەوانی تریش بارەکانیان ئاڵوگۆڕەکرێ کەمترین ژمارە ئەویش لە ڕێی تیمی سکوریتی و ئاسایشەوە بە کەرەنتینە ئەهێنرێن و ئەبێرێنەوە.